ئەوە تەقینەوەکەی هەفتەی ڕابردووی شاری شنۆیە، ڕووداوێک کە تێیدا هاونیشتیمانیە گیانی لەدەستدا و 6 کەسی دیکەش بریندار بوون. ئەوە یەکێکە لە بریندارەکان. دوێنێ دوانیوە ڕۆژ لە کرماشان تەقینەوەی دەستاس بۆ هۆیەوەی کامێرد منداڵێکی 12 ساڵان هەردوو دەست لە دەست بدات. ئەم جۆرە ڕووداوانە بەرپرسانی ناچار کردووە ڕێوشوێنی توند بگرنە بەر بۆ ئەوەی ڕێژەی زەرەر و زیانەکانی ساڵی نوێ کەمتر بکەنەوە. مەسعود خورەمنیا فەرماندەی پۆلیسی سنە هۆشداری داوە کە ئەگەر هەر کەس ئاسایش و ئارامی ڕۆژانی چوارشەممەی سووری و نەورۆز تێک بدات تاوەکو کۆتایی نەورۆز دەست بەسەر دەکرێ و هەڵس و کەوتی یاسایی توندیان لەگەڵ دەکرێت. بۆ ئەم مەبەستە شێزەکانی پۆلیس لە نێو شارەکان شوێنەکانی هاتوچوو و شوێنە گشتیەکان ئامادە دەبن. پۆلیس لە پارێزگای کرماشان چەند ڕۆژێکە و هەوڵانی دەست پێ کردووە و باکوتەی منوچێهر ئەمانۆڵاهی فەرماندەی پۆلیسی کرماشان لە ماوەی ڕۆژانی ڕابردوودا 39 کەسیان دەست بەسەر کردووە. ئەو بەرپرسە دەڵێ هەر لە ڕۆژانی ڕابردوودا 570,000 تەرەقە و مادەی تەقینەوە دەستی بەسەرداگیراوە. لە 300 قوتابخانە قوتابیەکان خولیان بۆ کراوەتەوە و سەبارەت بە ڕووداوەکانی نەورۆز هۆشیار کراونەتەوە و ڕۆژانەش 60,000 کورتەنامە بۆ خەڵک بەڕێ دەکرێت بۆ ئەوەی پێش بە ڕووداوی نەخوازراو بگیرێ. لە ماوەی ڕۆژانی ڕابردووشدا بۆ پێشگیری لە تەقینەوە و ڕووداوی نەخوازراو کۆمەڵێک کامپین لەلایەن چالاکانی ژینگە پارێزی و مەدەنی کوردەوە پێکهاتوون. فەرماندەی پۆلیسی کرماشان هەفتەی ڕابردوو ڕایگەیاند 8,000 پۆلیس ئاسایشی ئەو پارێزگایە لە ڕۆژانی نەورۆزدا دەپارێزێت. ئەو هێزە لە پارکەکان، شوێنە گشتی و گەشتیاریەکان و ئەو شوێنانەی زۆرتر خەڵکیان تێدا کۆ دەبێتەوە بڵاوی پێدەکرێت. ئەمانۆڵاهی دەڵێ لەم ڕۆژانی دواییدا لە پارێزگای کرماشان هاونیشتیمانیەک بەهۆی تەقینەوەی یاری ئاگرینەوە گیانی لەدەستداوە و 2 کەسی دیکەش بە توندی بریندار بوون. مۆرتێزا سەنەندەجی بەڕێوەبەری ڕێکخراوی ئاگرکوژێنەوەی شاری سنەش داوای لە خەڵک کردووە لە ڕۆژانی نەورۆزدا خۆیان لە کردەوەی مەترسیدار بپارێزن.